ڕۆشنبیران ئەکادیمیا میوانە بەڕێزەکان د 27مین ساڵا خەباتن خۆدا کۆنگرەیە نەتەویە کوردستانê keneke bi bejdariya partî û kesatiyên çar parçên Kurdistanê 24mîn rûniştina kongreya xwe di nava du rojan de domandin û li dar xistin. بڕیاری سیاسی ئەما کرێ بە زانکۆ ناکرێ بە ئاکادیمیای کوردستان ناکرێ بە نووسەرەکانمان ئێمە ئەمڕۆ بەشداریمان کرد لە 24هەمین کۆنگرەی نەتەوەیی کوردستان لە شاری ئایدنۆڤنی هۆڵندا کە کوردان لە سەرتاسەری دنیاوە بەشداریان تیا کردبوو بۆ گەنگەشەکردن و هەڵسەنگاندن و لێکۆڵینەوە و توێژینەوە و یەخستنی ئیرادە و بیر و باوەڕ و ئامانج و کردارەکان بۆ استراتیژێکی هاوبەشی نەتەوەیی و نیشتیمانی دەستپێشخەریە بۆ کۆنگرەیەکی سەرتاسەری نەتەوەیی کوردستان لەسەر ئاستی هەموو دنیا کە تایە باوەڕ و بیر و ئامانج و استراتیژ و ئیرادە و کاری هاوبەش ڕێک بخرێ و تاری هاوبەش دروست بکرێ. Yek ji mijarên serekek û cihê gengeşekirin û danûstandinê bû di nava vê kongreyê de pirsa zimanê Kurdî bû ku amaje bi wêkî hat kirin. Di niha da zimanê Kurdî di metirsiyê de ye. لەسەر ئەو ئەساسە رەخساوە کە هەمومان بینیمان لە کۆتایی ساڵی ڕابردوویان دەستپێکی ئەم بابەتێکی گرنگ بوو کە نیقاش لەسەرکرا مەسئلەی زمانی کوردی بوو بەڕاستی ئێمە دەبینین جیا لە باشووری کوردستان کە وەکو هەرێمێکی فدرالی فەرمیە لەوەی پەروەردە بە فەرمی بە زمانی کوردی هەیە هەرسێ بەشەکانی کوردستان زمانی کوردی لەبەر مەترسیدایە تەنانەت حتا لە دیاسپۆرە لە وڵاتانی دەرەوە دیسان زمانی کوردی لە بن مەترسی لە ناوچوندایە لەبەر هەندێ ئێمە وەکو کۆمسیۆنی زمان و چاند و پەروەردە کاری بەرفراوان دەکرێت لەسەر ئەو ئەساسە بەڵام ئەوە بخۆی بە تەنیا تێرێ ناکە دەبێ هەندێک کارەکان بەرفراوانتر بن هەموو سازی و مؤسساتی زمان کە لەو بەشانی تری کوردستان هەیە هەموو پێکەوە بە حەو ئاهەنگیەکی یەکگرتی بتوانن بۆ ئەو مەسئلە کار و خەبات بکەن و دیارە لە ئایندەیەکی نزیکدا لەو بابەتانە کە ئێمە تەرکیزی لەسەرەکەین مەسئلەی پاراستنی زمانی کوردیە بە هەموو زاراوەکان نونەرا حزبا دموکراتا کوردستانە ئیرانê Kestan Gadanî ku bejdarbûya wê kongreyê bû amaje bi yêkgirtina Kurdan kir û got eger hêzên Kurdistanê hevgirtî bin wê dewletên weke Emerîka jî piştgiriyê bidin Kurdan. فۆکوسی ئێمە زیاتر ئەوەیە کە پشت بە خۆمانەوە بەستین ئەگەر ئەمە هێزێکی یەکگرتوو بووین بە دڵنیایە و فاکتەرێکی ئەوەندە کەوی بە هێز دەبین کە ئامریکاش ڕوومان تێ بکە بۆیە لەگەڵ ئەوەی پشتیوانی ئامریکا و هێزەکانی هاوپەیمانی و لایەنەکانی ئوروپایی وڵاتانی ئوروپایی و نێودەوڵەتی لەجێی خۆیدایە و پێویستە پشتگیری وان بۆ نەتەوەی کورد بەڵام هاوکات لە ڕوانگەی ئەمەوەی کە مەرحەلە یەکریزی و یەکگرتووی خۆمانە. Kongre bi bejdarbûna 500 endaman birêveçû. Encama wê kongreyê jî amadekariye ji bo lidarxistina konferansa niştimanî ku di demên pêş de wê were encamdan. 24mîn rûniştina civata Kongra Netewa Kurdistanê li Holanda hat lidarxistin. Di vê rûniştanê de hejmarekî zêde ji partî û hêz û aliyên siyasî çar parçe Kurdistanê bejdar bûn. Her partiyê peyamên xwe giring dan û giringtirîn ji wan peyama yêkgirtina gelê Kurd li çar hêlê Kurdistanê ji bo pêşxistina xebatek netewî bû. Hamîd Mustafa dengê Emerîka. Bajarê Eindhoven, Holanda.